وڵاتیانی عراقی داوا لە بەغدا دەکەن تا ناوچەی گرینزۆنی شارەکە بە تەواوەتی بکرێتەوە بۆ خەڵکو و ببێتە هۆکارێک بۆ گەڕانەوەی ژیانی ئاسایی لە بەغدا. 5 ساڵ پاش کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە عراق هێشتا چوونە ناوەوەی خەڵکی ئاسایی بۆ ناوچەی گرینزۆن ڕێگەپێنەدراوە. بوونی گرینزۆن لە بەغدا هۆکارێکە بۆ داخستنی زۆرێک لە ڕێگەوبانە سەرەکیەکانی ناوشارەکە. هەرچۆنێک بێت کرانەوەی گرینزۆن لە بەغدا ئەرچێکی سانانیە بۆ دەسەڵاتدارانی عراقی. زۆرێک لە دامەزراوە گرنگەکانی حکوومەتی عراق لەوانە پەرلەمانی وڵاتەکە و دەستگا کارگەڕیەکانی حکوومەت و نێوەندە بیانیەکان وەک باڵیۆزخانەی ئەمریکا لە گرینزۆنن. خەڵک دەڵێن ئەوانەی لە ناو گرینزۆن دەژین تەنها دەیانەوێت خۆیان پارێزراو بن و پاراستنی خەڵکی تری دەرەوەی گرینزۆنیان بەلاوە گرنگ نییە.